هەرچەند تا ئێستاکە هیچ ڕووداوێکی ئەو تۆ نییە لەبارەی مردنەکەی جۆرج مایکڵەوە. خانەوادەکەی داوایان کردووە کە ناشنەکەی تایبەت بێت. هاوکار لە دەرەوەی ماڵەکەی لە لەندەن هەوادارانی پشتیوانی خۆیان بۆ یادی ڕدەگرن. ئەستێرەی بەناوبانگی پاپ جۆرج مایکڵ کە دەنگە زۆر بەنێوبانگەکەی لە پشت ئەم ئاهەنگە کلاسیکەوەیە. لە کاتێکدا لە ماوەی زیاد لە 30 ساڵ ئەم دەنگە بەردەوام بوو. مایکڵ هەنگاو بە هەنگاو سەرکەوتنی تۆمار دەکرد. ڕۆژی یەکشەمە مایکڵ کۆچی دوایی کرد بەهۆی وەستانی دڵەوە. پۆلیس دەڵێت مردنەکەی بێبەهانەیە بەڵام گومان لێکراو نییە. ئەو هۆکارەی لە پشتەوەیە کە دەڵێن هۆکارێک نییە بۆ مردنەکەی و توێکاری لاشەکەی دەکەن لەبەرەوەیە من لەو باوەڕەدا نیم کە بزانن بەچی مردووە. توێکاریکردنی جەستەی ڕاوەسێنراوە لە کاتێکدا هەوادارانی و هاوڕێکانی ستایشی دەکەن لە ساڵانی هەشتاکاندا گەیشتە لووتکەی ناوبانگ وەک نیوەی گروپی وام لەگەڵ ئەندریۆ ڕێگلی هاوڕێی. هەروەها وەک هونەرمەندێک وەک خۆی پەرەی بە کۆمەڵە گۆرانی و نووسینی گۆرانیدا و کە بۆ جێگەی ڕەخنەی زۆر و دەنگیدایەوە. دواتر لە ساڵانی 90ەکاندا ئاشکرا بوو کە هاوڕەگەزبازە. هەروەها چەند جارێک بەهۆی ڕەفتاری ناباویەوە و بەهۆی تریاکەوە چەند جارێک گیراوە. بەڵام دەنگە هەرە بەهێزەکەی دڵی ملیۆنەها هەواداری بردووە کە زیاد لە 100 ملیۆن ئەلبومی فرۆشتووە. ئەوەی لەبارەی منەوەیە ئەوەیە کە وا پێ دەچێت خانمان ئەو ڕاستیە پشتگوێ بخەن کە من هاوڕەگەز بازم. بڕوام وایە کە خانمان ئەو هەستیاندا دروست دەبێت کە من لەوان تێدەگەم و لە دڵەوە دەنووسم. ئەمڕۆ جیهانی موزیک ئاهەنگی ئەفسانەی پاپ دەژێڕێت. ئەو بەشداربوونێکی زۆر مەزنی لە ڕووی هونەری موزیکەوەی کرد لە دەستدانێکی زۆر گەورە بوو.